لەبارەی ئەو منداڵەوە کە چەند ساڵێک پێشێستا نەشتەرگەری بۆ کرێت لە سنتەری دڵ کە سکاڵا تۆمار کرد لە بەرامبەر دکتۆرەکان کە ئەو منداڵە نەشتەرگەری بەهڵە بۆ کراوە کە لەو کاتی نەشتەرگەری لێ دەکرێت منداڵەکە پێمە ناڵێن دڵی منداڵەکە پڕ نەکراوەتەوە کەچی دواتر ئێمە داوا دەکەین دەبین بۆ فحص و فحص دەکرێتن لەلایەن دکتۆر و پەرستاران نەخۆشخانەوە بەداچی منداڵەکە دەگوترێن نابی باش ئەو منداڵە بزانێ کە دڵی منداڵەکە پڕ نەکراوەتەوە ئایا هۆکاری چییە ڕاستیەکان دەشارنەوە دکتۆرەکان هەتا کەنێک گەندەڵی لە دادگا سکاڵە تۆمار دەکەین لەسەر عەق و مافی خۆمان کە داوا سکاڵە یاسایی دەکەین لەلایەن دادگاوە تۆمەتبار دەکرێت کێسەکە لەلایەن دادگاوە دادەخرێت و دووبارە سکاڵام کردووە لەسەر عەق و مافی خۆم لە دادگا کە مافی یاسایی خۆمە و سکاڵە تۆمارکەم دادگا ڕێگەی پێدام کە سکاڵە تۆمارکەم سکاڵە تۆمار دەکەم کەچی لەلایەن دادگاوە دووبارە کێسەکەم دادەخرێت ئایا هۆکاری چییە بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک بەبێ هیچ بیانوویەک کە بیانیمان لێ دەگرن و سکاڵەکەمان ڕەت دەکرێتەوە و داوا لە جەنابی کاک مەسوور بارزانی دەکەم داوا لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکەم کە خۆیان بەم بابی ملەتی کورد دادەنێن ئەگەر ئێوە خۆتان بە بابی ملەت دادەنێن و ڕێز لە خەڵک دەگرن و ڕێز لەو منداڵە بێدەسەڵاتە دەگرن داوا دەکەم بێنە سەرخەت بۆ ئەو کێسا ئەگەر نا من مۆڵەتی 2 مانگ دەدەم ئەو دکتۆرانە سەنتەری دڵ سندیکای پزیشکی ئەنجومەنی وەزیر وەزارەتی سعا بۆ 2 مانگ مۆڵەتە ئەگەر دادگا ئەو کێشە چارەسەر نەکەو جەنابی براگەورە خۆی نێتە سەرخەت هەر کێشەی کۆمەڵایەتی بێتە سەرخەت من وەکو باوکی ئەو منداڵە خینم لە دکتۆر عەرابی ئەگەر حەق خۆم وەرنەگرمەوە تا ئێستا نەشتەرگەریەکە دڵی پڕ نەکراوەتەوە و دواتر منداڵەکە وەزعی بنالەبارە تا ئێستا لە نەخۆشخانە دەرکراوە نەمانتوانێت بیبینەوە نەخۆشخانە لەبەر ئەوەی نەوەک دووبارە تۆمەتمان لوار بەستن و بە تۆمەتێکی دیکە ئەوزارە لە قەڵممان بدەن دووبارە زیندانیمان کەن من داوان عەق خۆم دەکەم خێر ئێوە تۆمەتم لوار دەبەستن و زیندانی بکرێم لەسەر مافی خۆم زیندانی بکرێم بەڵێ زیندانی کراوم 2 جار هە لەسەر ئەو کێسە زیندانی کراوم جارێک لە محکەمە زیندانی کراوم کە لە قەپەس کراوم تووشی عاجزە بووم لە قەپەس کرام و جارێکیش لە مەرکەز شورتە زیندانی کرام بە کەفالە ئازاد کرام